تاوەری تەندروستی سمارت بانگهێشتی پسپۆڕانی تیشک و سۆنەر دەکات. دەتەوێت تواناکرداریەکانت لە بواری ئینتەرڤێنشنەڵ ڕادیۆلۆجی بگەێنیتە قۆناغێکی نوێ؟ تاوەری تەندروستی سمارت بانگهێشتی پسپۆڕانی تیشک و سۆنەر دەکات بۆ کۆرسی پێشکەوتووی FNA Core Needle Biopsy. لەم کۆرسەدا بەشدار دەبیت لە جێبەجێکردنی ڕاستەوخۆ لەسەر نەخۆش بە بەکارهێنانی نوێترین تەکنیکەکانی ئامێری سۆنەر. هەروەها فێربوونی شێوازەکانی بەرزکردنەوەی کوالیتی، نمونەی وەرگیرا و کەمکردنەوەی ماکەکان. لەگەڵ دیالۆگ و پرسیارکردنی ڕاستەوخۆ لە کاتی جێبەجێکردنی پرۆسەکەدا. ئەم کۆرسا بە سەرپەرشتی پزیشکانی پسپۆر دکتۆر ئاراس جەمال قەرەداغی و دکتۆر ئینام عەزیز ئەلتەمیمی بەڕێوە دەچێت. ئاستی پیشەیت ببە قۆناغێکی نوێوە. دووەمین لوتکەی غوددا وەرچەرخانێک لە زانستی پزیشکیدا.